خاوەنی ئۆتۆمبیلی تیۆتا کراونە کە بە مەلیکە ناسراوە بۆ پشکنینی ئۆتۆمبیلەکەی لە سلێمانیەوە هاتووە بۆ هەولێر 3 شەو ڕۆژە لەسەر ئەم شەقامە ڕۆژ دەکاتەوە. لە سلێمانیەوە هاتیون ئیتر کابراوتی بە زبانی بە ڕۆژەوە 3 ڕۆژە لێرەین ئیتر خۆتان ژۆسعەکە بیننەوە تا هەمووی لەسەرم شۆستەیە و لە ژێرەم بەتانیاخ. دیاریکردنی تەنها بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر بۆ پشکنینی تەواوی ئۆتۆمبیلەکانی مەلیکە لە هەرێمی کوردستان لەلایەک بۆتە بارگرانی بۆ خاوەنی ئەو ئۆتۆمبیلانە لەلایەکی دیکەوە زەرمەندبوونی بەڕێوەبەرایەتیەکانی دیکەیە لە داهاتی ئەم ئۆتۆمبیلانە. چەند قسەمان لەگەڵ مدیرەکە کردووە لە ژوورەوە، یعنی سکانەرەکە یەکدانە، یان جیازەکە یەکدانەیە و تقریبن بۆ سارێک 2 دقە 3 دقی دەوێت تا بەڕێیەکەن. هەنی ئەمە زەختێکی زۆرە خاتە سەر بڵین ئەم خەڵکە ئەگەر خەڵکی فەقیر نەبێت هیچ ناچار نییە ئاوا بێت لەسەرم جادا بەلاکە بە 2 ڕۆژ و بە 3 ڕۆژ و ئەوانەیشی خۆتان بینیوتانەکە لە ئاخرەوەی لەوانێت 4 ڕۆژ 5 ڕۆژ بمێنەوە. سەبارەت بە ڕێگەدان بە تەنها بە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر بۆ پشکنینی ئۆتۆمبیلی مەلیکا لە هەرێمی کوردستان کورتسات نیوز پەیوەندی بە وتەبێژی هاتوچۆی هەرێم و هەولێرەوە کرد، بەڵام ئامادە نەبوون لێدوان لەم بارەیەوە بدەن. بە گوێرەی ئامارەکانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەرێمی کوردستان نزیکەی 7,000 ئۆتۆمبیلی مەلیکا لە هەرێمی کوردستان هەیە کە بێسەرەتان و تۆمار نەکراون. ئۆتۆمبیلەکانیان بە مەلیکە ناسراوە، بەڵام خاوەنەکانیان زۆرینەیان خەڵکی هەژارن. بە درێژایی 4 کیلۆمەتر لە پێش بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر نۆرەیان گرتووە بۆ پشکنینی ئۆتۆمبیلەکانیان لە کاتێکدا زۆرینەیان خەڵکی پارێزگای سلێمانی و هەڵەبجەن. ڕەنجە ڕەحمان، کورتسات نیوز، هاولێر.